جەماڵ بەڕاستی دڵسۆزیەتە کە دەمێنێتەوە لە نێو گەنجەکان و هەر بە جوانی باز دەکرێ و دەمێنێتەوە. بێگومان ئێمە ناڵێن ئەوان بێن تەقلیدی ئێمە بکەن، نا ئێمە ئەڵێن سوود وەرگرن لە ئەزمونونەکانمان لە تەجروبەکانمان لە مێژوو لە تاریخ ئازانین سبێ لێ دەپرسن مەثەڵەن 1920 1930 چۆن شانۆ هاتە کوردستان، چۆن تەلڤیزیۆن کەی هات ئەوەکە ئەگەر تۆ نازانی جوان نییە، یعنی تۆ لە تەلڤیزیۆنی شەکەی دەبێ بزانی تەلڤیزیۆنی کوردی کەی دەسی پێکرد، چۆن هات، کێ کردی، کێ گورانی بێژەکان بوو، کێوە نەگیرەکان بوون. ئێستا وەکو مامۆستا باسی کرد ناوی جەبار غەریبی هێنا کە دانیشتوو بووین، یعنی جەبار غەریب ئەوە باسیە کاتن پاش 30 ساڵ 40 ساڵ جەبار غەریب ئێستا ناوی ماوە. هەروەها ئێمە دەبێ ئەو عیلاقاتە ئەو پەیوەندیە لە نێوانی هونەرمەندەکان بەو شێوەیە بۆ کاری جوانتر ئەنجام من دائیمەن زۆر کەس نەوەڵە زۆر کەس ناخر بام زۆر کەم هەیە دێتە لام خۆزگە هەمویان بێنە لام، ینی دەرگا کراوەیە بۆیان لە ڕێگای جەنابێت و بەرنامەجەکەتان بێن لێرە دانیشین دوو قسە بکەین مناقشە لە ئەزمونونەکانی ئێوە وەربگرن قسە بکەین باس بکەین باسی کەون بکەین گەنجەکانیش بێن خۆزگە بێن. من ئێستا شاشەم هەیە داتاشۆ و هینم هەیە بەسی سەر ڕۆژە ئەو ڕۆژ لێرە عەرزمان کرد فیلیم و ئەوانە چەند جوانە بێن لێرە یەک فیلمێکە بینین. ئێستا من چەند فیلمێک هەیە لە مێشکما دەبێت گەنجەکان بیبینن بەتایبەتی ئەوانەی تەکنیکەر ئەوانەی کارەکەن لە تەسویر لە مۆنتاج باشە دەرهێنەرن دەبێ بزانن ئەم چیرۆکە چۆن دروست بوو. بازە فیلم هەیە وەڵڵای غەریبە، یعنی تەسویرەکەی ڕاستە ئێستا تکنەلۆژیا هەیە تەقەنیاتی نوێ هەیە و شتوا هەیە، بەڵام فکر بیر تکنەلۆژیا تەکنیک نازانم چی ئەگەر فکریت یا نەبی ئیش معنای نییە. تۆ ئیشێکی زۆر جوانە بینی بەس باسی چیەکە بۆ باسی ئەوەکە نازانی، حتا ئەوەی دروستی کردووە نازانێ لەسەر ئەساسی بیر و ڕایەک نەکراوە. ئاسی ڕۆشنبیری زۆر گرنگە، ینی نەتەنها تۆ بزانی چۆن کامرێت پێکەی و نازانم چی و چۆن مۆنتاجێکەی، بەس تۆ ئەم دوو گرتەیە چۆن ڕەبتت کرد لەگەل یەکە مەبەستت چییە؟ دەبێ مەبەست هەبی، یعنی فیلیم سینەما بەتایبەتی هەموو شت دەبێ معنایەکی هەیە، نەوە بەس بۆ جوانکاری لێن بزانێت جوانکاری دوای ئەمرێ نامرێ نامینێ. بەڵام مەبەستەکان ئێمە چەند باسی ژاڵەکەن پاش 40 ساڵ یعنی خۆ من سۆپەرمان نیم شتێکی وام نەکردووە، بەڵام چیرۆکەکە بیرۆکەکە ئەو خەڵکە پێ هەستاوە ئیشی کردووە ئەو نەهامەتیەکمان بینی بەبێ پارە بەبێ بودجە باشە ڕۆژانە ئەندامانی تیپ هەرێکێک لەسەری بوو خواردن ئەو ڕۆژە خێزانی ئەوە ئەو خێزانە دروستی بکە خواردن بۆ ستافی تەسویر بۆ ئەوانە نەبوو بجە و میزانیە و نازام چی دۆلار هەر دۆلار عێلاقەمان بە دۆلار نەبوو، ئەوەی نزیک لە دۆلار نەبوو دەیانگوت ئەمە ئەمریکیە ئەمە عێلاقەی هەیە لەگەڵ ئیسرائیل لەگەڵ ئەمریکا لیان بە دۆلار ئیشەکە. ئێستا بە هەموو شت ئیشەکەن، بەس ئێمە دەمانەوێ ئیشەکانمان بیرۆکەیەکی تیابی. من بەداخەوە ئەڵێم زۆر جار یعنی پێم ئەڵێ خەڵک ئەبی ئەیان بینم لە شار بازار ئەڵێ خۆزگە لە جاران لە درامایی جاران عەلی ئەفەندی ژاڵە من طەمعەن ئەڵێم ئاو پێەکەنم، بەس کە ئەڕۆنەوە ئەڵێم یعنی ئێمە هێشتا ماوین لە زەمەنی ژاڵە 40 ساڵە هێشتا ماوین عاسی بووینە لە زەمەنی خواعافیکە عەلی ئەفەنی زۆر باش ئەوەیە.